چەند جار لە خەودا بۆ حەزرەت خەلیل ئەمرت صادر کرد پادشای جەلیل جگەرگۆشەکەی ببا بۆ مینا بۆ زەبحی قوربان لەو سەرزەمینە ئەویش نازدارێ وەکو ئیسماعیل لاوێ شۆخ و شەنگ شیرین شەمایل یوسف ئاسایە خاوەن جەمال بوو دارای مەقامات عەقڵ و کەمال بوو قوربانی خەلیل بۆ خودای عەلەم مەیشۆ کەسێ بوو عەزیزتر لە عام خێرا گوریس و چەقۆیکی هانی چوو بۆ لای دڵبەر سەر لە بەیانی وتی دڵبەندم بڕۆین بۆ مینا بۆ زەبحی قوربان لەو سەرزەمینە شەیتان ئەمەیدی وتی بەهاجەر یانی ئیسماعیل کەوتۆتە خەتەر ئیبراهیم بەهۆی خەونێکی درۆ دەیەوێ لە ژین بتکا ڕەنجەڕۆ هاجەرەوتی کاری ناپەسەند ڕوونادات لە دەست چاپیاوی ڕەسەن خەوی ڕەهبەران نابێ درۆ بێ ئەشێ خوداوەند ئەمری فەرموو بێ حەزرەت ئیسماعیل لەو خاکی مینا لەژێر نەزەری زاتی مبینە فەرمووی باوە گیان کوا قۆشی قوربان جوابی دایەوە خەلیل بە گریان فەرمووی ڕۆڵە خوداوەند ئەمری وا داوە دەسووەرە یامان تۆ قوربانی کەم لە ڕێگەی غەفوور فەرمووی بۆ ئیجرای ئەمری ڕەبانی هەزار جار سرم دەکەم قوربانی ئیسماعیل فەرمووی با بەدەست و پێم ببەستە و هیچێ ڕەحم نەکەی لێم نەبا لە وەختی دەرچوونی گیانە بۆ ڕاگرتنم نەدبێتەوانە کراسەکەی بەرم بە خوێن و بەرۆ تەسلیمی دەستی دایکمی کەرۆ حەزرەتی خەلیل دەست و پێی بەستن دیکە ئەسیری دووچاوی مەستن فەرمووی باوە گیان سەر چاوەکانم داپۆشە هیوا و ئاواتی گیانم با بەڕوو سووری لەم ئیمتیحانە دەرچی بە عەونی خودای تاقانە حەزرەتی خەلیل بان هەردوو چاوی ئیسماعیلی دا بە دڵنیایی ڕایکێشا لە عەرز بەرەو بەیتوڵڵاه هەتا سەر ببڕێ قوربانی ئەڵڵاه خەنجەری کێشا لە کێلانی زەڕدای لە گەردنی مینافانی فەڕ جەمعی مەلایک ئاسمان و زەمین بەربوونە گریان خەمبار و حەزین بۆ حاڵی خەلیل هەم خات و هاجەر بۆ زەبحی پیرۆز دڵبەندی ڕەهبان بەڵام بە ئەمری پادشای جەلیل چەقۆ نایبڕێ گەروی ئیسماعیل پەیکی ڕەحمەت هات بانگەواز کریا یا ئیبراهیم و صەدەقتە ڕوئیا دەست بسرەوێنە ئەی دۆستی خودا لەم قوربانیە
ئەمری مبارەک شای ڕەبانیە بەرانێک بوو قوربانی خەلیل هێنام یەکجار لێکەوت و شەکیل کام قوربانی وە قوربانی خەلیل لەلات مەقبوڵە پادشای جەلیل چون بە قوربانی نوری دیەکەی ئەزمونت کردووە لە عەقیدەکەی